کەرکووک خاکی دەوڵەمەند و گەلێکی هەژار، شارێک نەک تەنها لە سامانی ژێرزەوی بەڵکو لە بوونی مێژوشدا دەوڵەمەند و خاوەن پێگە، بەڵام بە ئەندازەی پڕی ژێرخاکەکەی باخەڵی خەڵکەکەی بەتاڵ. مێژووی دروستبوونی شاری کەرکووک دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەر لە زاین. کۆنترین ناو بۆ شاری کەرکووک بەکار هاتبێت دەگەڕێتەوە بۆ نووسینێکی ئەکەدی بە خەتی بسماری لە ساڵی 2473 بۆ 2500 پێش زاین. پێی وتراوە ئارابخا یان ئارابخا، پایتەختی سەرەکی گۆتیەکان بووە. لە سەردەمی حاموڕابی ساڵی 1750 بەر لە زاین ناوی کەرکووک بە هەمان شێوەی گۆتیەکان بووە و پێی وتراوە ئارابخا. لە هەندێک سەرچاوی بابلیدا پێی وتراوە ئەمیخە یان عەرەفە، کلدانیەکان پێیان وتووە ئارفە، ئاشوریەکانیش پێیان وتووە ئەرەبخا یان کرخی. لە سەرچاوە ئەغریقیەکاندا پێی وتراوە ئارابخویس. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەکەی قەڵایەکی گەورەی خۆپارێزی بەهێز لەسەری دروست دەکرێت و چەشنی قەڵای هەولێر خەڵکی شارەکەیە نیشتەجێ دەبێت. لە زۆربوونی ژمارەی دانیشتوان خەڵک بۆ ژیانکردن بە دامێنی قەڵاکەدا بڵاو دەبنەوە. قەڵای کەرکووک 4 دەرگای سەرەکی هەیە و لەسەر زیاتر لە 80 دۆنم بیناکراوە. لە ڕووی ڕووبەرەوە لە قەڵای هەولێر گەورەترە، لەبەر ئەوەی دەسەڵات لە کۆندا ئیمپراتۆری بووە لە ناوچە بچووکەکانی ژمێرنشینی، بۆیە سنووری هەر شوێنێک لە ناو ئیمپراتۆریەتەکان دیاری کراوە. شاری کەرکووک بە سەردەمی حکومڕانی گۆتیەکان، ئاشوریەکان، هاخامانشینەکان، مەغۆلەکان، ئەغریقیەکان، سەفەویەکان، عوسمانیەکان و بەریتانیەکاندا تێپەڕیوە. لە جەنگی چاڵدێراندا عوسمانیەکان ئەو ناوچەیە لە سەفەویەکان داگیر دەکەن و سنووری دەسەڵاتی سەفەویەکان لە کوردستان بچووک دەبێتەوە. ساڵی 1918 زاینی بەریتانیەکان کەرکووک داگیر دەکەن و کۆتایی بە دەسەڵاتی عوسمانیەکان دەهێنن لەو ناوچەیە. لە ساڵی 1990 کەرکووک لە ڕووی یەکەی کارگەڕیەوە پێی دەوترا لیوای کەرکووک و پێک دەهات لەو ناوچانە: یەکەم، قەزای کەرکووک، ناحیەکانی ناوەند، قەرەحەسەن، شوان، ئاڵتون کۆپری و ملحە. دووەم، قەزای چەمچەماڵ، ناحیەکانی ئاغجەلەر، سەنگا و ناوەند. سێەم، قەزای حەویجە. چوارەم، قەزای دۆسخورماتوو، ناحیەکانی داقوق و قادرکەرەم. دوای دروستکردنی دەوڵەتی عێراق لە ساڵی 1920 لە کۆمەڵی نەتەوەکان لە ڕۆژی 16/12/1924 کەرکووک بەڕەسمی دەخرێتە سەر دەوڵەتی عێراق. لەو کاتەوە کورد شەڕی کەرکووک دەکات و بە بەشێک لە خاکی خۆی دەزانێت، تا دواتر لە پاڵ کەرکووکدا ویلایەتی مووسڵ بەگشتی کە دەکاتە باشووری کوردستان دەخرێتە سەر عێراق و پەیمانی لۆزان بە تەواوی جێبەجێ دەکرێت. لە سەردەمی حکومڕانی بەعسیەکاندا ناوی پارێزگای کەرکووک کرا بە تەئمیم. دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2003دا کرایەوە بە کەرکووک. کەرکووک بەهۆی بوونی سەرچاوەیەکی گەورەی نەوت لە ژێر خاکەکەیدا بۆتە هۆکار بۆ شەڕی بەردەوام. تەواوی ئەم شەڕانەوەی کردووە کە دابەشبوونی جوگرافی کەرکووک زوو بگۆڕێت و لەگەڵ هاتنی حکمی هەر فەرمانڕەوایەتیەکدا نەخشەی کەرکووک گۆڕانی بەسەردا هاتووە. شاری کەرکووک بەپێی نەخشەی ساڵی 1947 20,376 کیلۆمەتر دووجا بووە و کەوتۆتە سەر هێڵی پانی 34 بۆ 36 و هێڵی درێژی 44 بۆ 46. شەمسەدین شامی لە فەرهەنگەکەیدا کە دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی خلافەتی عوسمانی سنووری کەرکووکی بەو جۆرە دیاری کردووە. شاری کەرکووک مرکزی لیوای شارە زوور بوو، کەوتۆتە ویلایەتی مووسڵ. لە خواریەوە گەیشتووە بە ڕیزەگردێک بە تەنیشت دۆڵێکی بەرین لە دۆڵەکانی زەی ئەدهەم. ئینسایکلۆپیدیای ئیسلامی سنووری کەرکووکی بەم جۆرە دەستنیشان کردووە: لە باکووری ڕۆژئاوا ڕووباری زەی بچووک، لە باشووری ڕۆژئاوا چیای حەمرین، باشووری ڕۆژهەڵات ڕووباری سیروان دیالە. شاخەکانی زاگرۆس کەوتۆتە ڕۆژهەڵاتیەوە. ئەم دابەشبوونی جوگرافیە پەیوەستی سەردەمی دەسەڵاتی ئیمپراتۆریەتەکانە، بەڵام لە ئێستادا بەو جۆرەیە. لە باکوورەوە هاو سنووری هەولێرە، لە باشوورەوە بەغداد، لە ڕۆژهەڵاتیەوە سلێمانی، لە ڕۆژئاواشەوە شەنگال. بەپێی سەرژمێری ساڵی 1957 ژمارەی دانیشتوان بە پێکهاتەکانیەوە بەم شێوەیە بووە: کورد 178,000، عەرەب 48,000، تورکمان 43,000، ئاشوری و کلدان 10,000. کەرکووک لە 55 گەڕەک پێک هاتووە و
هەرسێنەتەوەی کورد، عەرەب و تورکمان و ئاشووری و کلدان بەسەریاندا دابەش بوو. کەرکووک لە سەردەمە یەک لە دوای یەکەکانی عێراقەوە بەردەوام لە بەردەم گۆڕینی دیمۆگرافیای شارەکەدا بووە. پێشتریش لە سەردەمی عوسمانیەکان تورکی لێنیشتە جێکراوە. ئەمە وای کردووە گۆڕانکاری گەورە لە پێکهاتی دانیشتواندا ڕوو بدات. لە ساڵی 2014 تا ساڵی 2017 کەرکووک دەکەوێتە ژێر دەسەڵاتی کورد. لە تاقیکردنەوەی دەسەڵاتی کوردیش کورد و نەتەوەکانی تر حکومێکی جیاوازتریان نەبین، وەک چۆن نەوشیروان مستەفا دەڵێت نەک هەر بۆ نەتەوەکانی تر خراپ بوو، بەڵکو جیاوازیان دەکرد لەناو کوردەکان و لەناو کوردەکانیش کام ڕەنگ و لەناو ڕەنگەکانیش کام بوو. لە ئێستادا کەرکووک چارەنووسی بەسراوەتەوە بە مادەی 140 دەستوری عێراق و کەس نازانێت بەرەو کوێ دەچێت.